و پاشان هەموو زانیاریەک و هەموو داتایەک ناتوانێت لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی راپۆرتەوە یاخۆ لە ڕێگەی لایڤەوە تۆ بە بیرەدانی خۆتی بگەێنی. هەندێک لە کێشێکەکە مامۆستا هەواڵ ئاماژەی دەکرد مەبەستە کۆڕاوە ناوەڕۆژی کۆڕاکە چییە؟ بەڵام من دەست پێەکەم هاوڕێبین لە یەکێک لە کۆمنتەکانە ئاماژەی بۆ کردبوو کە سەحەفی ناتوانێت ببێ بە کەسێکی محەلیل. ئافر من لەگەڵیان و ئەم کۆڕە تەحلیل نییە، ئەمەی کارەکە لێرە زانیاریە دواتر تەحلیلە بۆ کەسێک کە جۆ ئەگرێ مەسەڵەن ئەوانەی کە جۆ ئەگرن دەتوانێت تەحلیل بۆ ڕووداوەکان بکەن. بەڵام من وەکو سەحەفی قەت هەموو جار ئەمە وتووە چ لە ئەکاونت پیجی خۆم چ لە ڕاستەخۆکان کە من تەحلیل بۆ ڕووداوەکان ناکەم. من زانیاری وەرەگرم دەیدەم بە تۆی بینە تۆ خۆت تەحلیل بۆ ڕووداوەکانەکەی. لەگەڵ ئەمەش ڕەنگە هەندێک جار لە زانیاریەکانە تۆ ببی بە بەشێک یعنی ناچاری چەند خوێندنەوەیەک بۆ ڕووداوەکان. ئەم تەوەری ئێستا وەکوتم کاک هەواڵ لە پێشکەشەکەی ئاماژەی پێکرد بۆ ئێمەی کورد گرنگە ئەم خۆپیشاندانێ بەڵام ڕاستە ینی چەند لێمان دوورە، بەڵام ئەم ناوچانەی ئێمە بە تەحلیلیش لە کەرکووک بەشێکی لە وەحداسانەی کە لە بەغار ڕۆدەن، ینی ناتوانین خۆمانی لێجیاکەینەوە، ناشوانین بڵێن وانە ئێمە بمانوێ نەمانوێ بەشێکی لە وەحداسی کە ئێستا لە بەغدا ڕۆدەن. ئێمە بە ڕەقەمیەت دواتر هەرێمی کوردستان ینی ئەم ناوچانەی کە لە سنووری مادی سەوچلان بەشێکی لەو معادلانەی کە ئێستا لە بەغدا ئاگوزێرێت، ئێتر چ شەڕی ئەمریکا وێران بێت، چ شەڕی ناوخۆی عێراق ناوخۆی شیعە بێت، شەڕی کورد لەگەڵ شیعە بێت، شەڕی سونەکان بێ بۆ دروستکردنی هەرێمێک. دوانجار ئێمە بەشێکی لەوەزانەکەی دووبارە سپاس بۆ گروپی شار بۆ سنتەر